بەرهەم محەممەد تەمەنی 37 ساڵە و هەر لەو کاتەی لەدایک بووە تاوەکو ئێستاش ڕۆشنایی لە چاوەکانی دانیە و نابینایە. بەرزی و نزمی و شەپۆلی ژیان گەیاندوێتی بە ئێستا و قۆناغەکانی خوێندنی تەواو کردووە و هاوسەرگیری ئەنجام داوە. ئێستا پرۆسەی هاوسەرگیری لە نێوان خاوەن پێداویستە تایبەتیەکاندا زیاتر دەبیندرێت. دەژوترێت هۆکارەکەی گۆڕانکاری کۆمەڵگا و بەرزبوونەوەی هۆشیاریە لای ئافرەتان. لە ڕاستیە لە هەموویەتەوەکانە خەڵکی باش و خراپ هەیە. من سواز بەخوای گەورە توانیمە باشەکە بدۆزمەوە بۆ زۆر دڵخۆشم بەم هاوسەرگیریەکە کردومە. زایدەن لە ڕێی هاوڕێکمەوە هاوڕێکم پێی ناسان کەوی شەر هەمان بە هەمان شێوە خێزانەکەی عەرەبە. هەنێک کەس پێی وایە هەنێشت لە دەستەدا، بەس من تا ئەسە هیچ بە لە دەستدا ناچم. هەستەکەم هەموو شتێکم ینی هەنێشتم دەستکەوتووە نەک لە دەستمدا. ئێمە لە ڕێگەی هاوڕێیەکمەوە یەکترمان ناسی و لە 15 هاوسەرگیریمان کردووە. ئەلحەمدوللا خۆشحاڵین و بەگشتی ژیانمان باشە ڕوا بەڕێوە ئەلحەمدوللا. بەڵێ هەموویان ڕازی بوو. بەڵێ وەڵا ئەلحەمدوللا باشین، ژیانێکی خۆشمانەیە. سانتەری ڕۆشنایی نابینایان کە سەر بە بەڕێوەبرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتیە ئاهەنگێکی بۆ 20 کوڕ و کچی چاوبینا و نابینا ساز کرد. ئەو خێرخوازەشی ئاهەنگەی ساز کردووە دەڵێت بە جۆرێک هەمووان قەرزداری میهرەبانی بەشێکی زۆر لەو نابینایانەین، چونکە زۆرێکیان لە کاتی هەڵگرتنەوەی میندا چاوەکانیان لەدەستداوە. بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی سلێمانیش ئاماژە بۆ دەکات ئاماری هاوسەرگیری لە نێو نابینایان زیادی کردووە و هەیانە ئافرەتەکە نابینایە، بەڵام بە زۆری پیاوەکان نابینان. بە شێوەیەکی گشتی هەر پرۆسی هاوسەرگیری پرۆسێکی پیرۆزە و ئاینە ئاسمانیەکان زەمینیەکان بە تایبەتی تریش ئاینی پیرۆزی ئیسلام زۆر جەختی لەسەرکاتەوە، چکە بناغەی پێگەێنانی کۆمەڵگەومانەوەی میلەتە و گەلانە. بە تایبەت پرۆسەکانی هاوسەرگیری بۆ هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتتر بۆ نابینان قورسایی زۆری هەیە، ئەرکی زۆری هەیە، کێشەی زۆری هەیە، هەم معنەوی هەم مادی. بۆ معنەویەکە بێ هەمومان هاوکار بین و تەدەخل نەکەین لە ژیانی کوڕکچەکانە. کچێکی بینە شووەکە بە نابینایەک، کوڕێکی بینە کچێکی نابینایەنێت لی گەڕێنێ ئێمە پشتیوانیان بین بۆی ئەوان ژیانیان لێ تێک نەچێەوە بچنە ناو ژیانی هاوسەری خۆیانەوە. من هەمیشە ئەڵێم بە هیچ کەسێ بە بچووکی نەبینرێت، چونکە هەموو کەسێ لە ئێمە ئەم نیعمەتەی کە خوای پێبەخشیوە لە بینین و لە توانای جوڵە و حرەکە و گوێگرتن و قسەکردن هەموو کات و ساتێک ممکنە لێ وەرگێتەوە. ئەمانەتێکی ڕەب العالەمینە لای ئێمە، لەبەرەوە با کەس شانازی پێوە نەکە و لە کاتێکیشا کە لە لای یەکێک لە دەستە چێت نەبێت بە نقطەیەکی زەعف و بچووک بوونەوە. ئەو خانمانەی ئەمڕۆ لە ئاهەنگەکەدا بیندران دوورشمیان ئەوە بوو کە دەیانوت چاوەکانمان بینایی چاوتانە، ناخمان پر سۆزی هەستەکانتانە، وەکو دەژڵێن تا لە ژیاندا بن هەر بۆ ئەم دوورشمە دەژین و دەمرن. ڕامیا ڕسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.